بده باش بینرین هجا و خوشتوی لهر جهکی بینر و بیسرین منه رز سلاوت ما قبول بکنه دست بکار روژکانی به انرژیا که تایبت هات ما خدمت هواین هجا خوشتوی افرو توارت مواکی هم روژه توارن تایبتن گرینگیا خاندنا کتابه و تندرستی مروه و توار دویجی گرینگیا دامزراوین خدمتگزارین تندرستی افرو دست بده 24 بحثی وانه کن دیگه مدام بمینه لهبلێرا پایتەخت کچەکە گەنج قوتابیە قۆناغا چوارەمە پەیمانگا هونەرە جوانەکانە بەشێ نیگارکێشی پیشانگایەکە شێوەکاریە vekiriye li pêşangayê bi spên şwênên portretê afretan kêşa bûn tabloyên wê wek xwe dibêjin tabloyê sînemayî bûn û bi rengên zeytûnî hatbûne kêşan. Dunya egerçî temenê wê hiştayê biçûk e belê hîvat xwazît li dahatû te karê baştir biket û pîşangahan li dereveyê welatî veketin. نام دنیاته هەیە قوتابی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرم بەشی شێوەکاری لقی نیگارکێشان لە منداڵی و حەزم لێوەنە کێشان بوو بەگشتی لە تەمەنی 13 ساڵی دەستم پێ کرد و هاتمە چوومە پەیمانگەی هونەرە جوانەکانی لەوێژ مامۆستاکان زیاتر یارمەتیان دام پەرە بە بەهرەکەم بدەم. یەکەم پێشانگامە کە مامۆستا ئومێد پێشنیاری بۆ کردم بابەتەکەی هەڵبژارد لە 25 تابلۆ پێک هاتووە بە ڕەنگی ڕۆنی لەسەر قماشی کانڤاس. ناوی پێشانگاکە پۆترێتی سینەماییە و یەکێکیان ئیشی پێتروس ڤان سکێندەڵ هونەرمەندی هۆڵندی دووبارە کردەوە بە ناوی مارکت بای کاندڵایت بازار بە ڕووناکیمەوە و ئیشەکانی کە بەگشتی لە دیدگەی خۆمەوە باسی ئافرەتێک ئەکا کە بێدەنگە بەڵام لە ناخۆ زۆر شتی هەیە کە بڵێ لە دووری و تەنهایی و وەک ئەوەی بەجێ هەڵدرابێ لە کۆمەڵگەی ئەمە. پلانی داهاتوم ئەوەیە ئیشی باشتر و بیرۆکەی باشتر بۆ داهاتوو و پێشانگا بکەمەوە بە تاکید دەمە ئاخیر چالاکیم نابێت ئەوە پێشانگا بکەمەوە لە وڵاتە نێودەوڵەتیەکان و ئیشەکەم بەرەو پێش بم هیوادارم ئەوە بێتە نمونەیەک و هاندانێک بۆ ئەوانی حەزیان لە هونەرە. به بەشداریە زیاتر لە 57 قوتابخانەی هەولێرا پایتەخت پێشبڕکێیە خوێندنەوەی کتابە هاتە ئەنجامدان و بیرۆکەکە لەلایەن پسپۆڕێ زارۆکان دکتۆر محەممەد حەسەن هات بۆ ڕێخستن قوتابیان دڵخۆشن و چاڵکیان بڤی شێوەیی هەنە و پێشبڕکێیەکە زانستی بووە پێشبڕکە بۆ ماوەی 2 ڕۆژە بەردەوام دەبیت و دە قوتابیان یەکەم تێنە هەڵبژاردن بگوێرە ئەو پێوەرن گولیژنێ بۆ دانای. یەکەمین پێشبڕکەی خوێندنەوەی کتێبە لە نێوان قوتابیان لە زۆربەی قوتابخانەکانی شاری هەولێر بەشداریان کردووە لە قۆناغی بنەڕەتیدا هەر قوتابیەک شیکردنەوە بۆ پوختە و کورتکراوەی کتێبێک دەکات لە چەند خولەکێکدا و دواتر لەلایەن لێژنەیەکەوە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت. کتێبەکەم ناوی خانزادە بابەتەکەم ڕۆمانی مێژوویە توانیم لە ماوەی 2 هەفتەدا ئەو کتێبە تەواو بکەم لە ماڵەوە زۆر کتێب دەخوێنمەوە کتێب باشترین هاوڕێ مرۆڤە وا دەکا زمان پاراوتربی وا دەکا لەسەر ستەیج نەترسی وا دەکا بوێرتربی کتێب دەبێتە هۆی پێگەیاندنی مرۆڤەکان کتێب زۆر سوودێکی باشی هەیە بۆ مرۆڤەکان و دەبێتە هۆی زانست و زانیاریەکی زۆر باش بۆ مرۆڤەکان. توانیم لە ماوەی 2 ڕۆژ ئەو کتابێ تەواو بکەم و هەروەها ئەو جێژ زۆر باش لە بەرەوەی پەرەپێدانی خوێندنەوەی کتاب و ئەگەر ئەو شوێنە نەبە ئەمن لەوانی زۆر بە ئەوانێرە کتابیان نەداخینەوە کتابێکە لە دەستیتیان ئەم لە تەمەنێکی وشی گوتم لە تەمەنێک کچکەوە دەست بە کتابی کردە بەس هەندێک یانی ساڵێرێنە لەوانی بەس لە بۆ ئەو پرۆژەی دەستیان بە کتابخینەوەی کردبیت. قوتابیان لە 52 قوتابخانەوە بەشداریان کردووە بۆ ماوەی مانگێک دەرفەتیان پێدرا بوو بۆ خوێندنەوەی کتێبێک. دوای تەواوکردنی ئەو ماوەیە لەلایەن 3 کەس لە لێژنەیەکدا هەڵسەنگاندنیان بۆ کرا. پێوەرەکانیش لەسەر ئاستی ڕۆشنبیری و شێوازی وەڵامدانەوە و شڵەژان و گفتوگۆکردن بوو.
خاوەنی ئەم بیرۆکەیە دکتۆر محەممەد حەسەنە پسپۆڕی تەندروستی منداڵان. ئامانجەکەمانەوەی کە بەڕاستی من وەکو خۆم کە پزیشکم دەکرێ بڵێم دەمەوێ وا بکەم خوێندنەوە بکەینە کەلتور لەبەرەوەی کە سوودی تەندروستیمان پێدەگەنێت نەک تەنیا سوودی ڕۆشنبیری و سوودی پێشکەوتنی بیر و هزر و بەرەو پێشچوونی لایەنی کۆمەڵاتی بەڵکو لە ڕووی تەندروستیەوە دەبێت ئەمە وەکو تاچی کورد وەکو خەڵکی کوردستان هەمومان ئەوە بزانین ئەگەر بمانەوێت تەندروستیمان باش بێ پێویستە ڕۆژانە کاتێکی دیاریکرا و دابنین بۆ وەرزشی مێشک یاخود بۆ خۆراشی مێشک کە ئەویش بریتێ لە چی بریتێ لە خوێندنەوە پێویستە ئێمە هەمومان ڕۆژانە 4 ڕۆژ لە هەفتەدا بۆ نمونە وەرزشی جەستە بکەین خۆراشی تەندروستمان هەبێ خۆراشی جۆرا و جۆری سروشتیمان هەبێ بۆی کەوا جەستەمان باش بێت ئەدی بۆی کەوا مێشکمان باش بێت پێویستە خۆراشی باشی بدەینێ وەرزشی بە بکەین ڕۆژانە بە مێشک ئەویش بریتێ لە خوێندنەوە. دوای تەواوکردنی هەڵسەنگاندن و لە ڕۆژی دووەمدا 10 قوتابی سەرکەوتوو هەڵدەبژێردرێن. ئامانجی پرۆژەکە بۆ هاندانی خوێندنەوە و بۆ ئەوەی قوتابیان کتێب بکەم بە هاوڕێ خۆیان. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. ئەڤە قوتابیان من زیرەکن بەجلێن کوردی دەچەند دەبێژن مە کتابێت خوێندی کتاب زمانێمە پاراوتر دکات کتاب داهاتووەمە باشتر دکەتن بەڕاستی گەلک باشە هەر لە خۆ پێشتریش نەهاتیە گوتن کتێب برادرên mirovin e pir li zanyarî û roşnbîrî û zanist û zanyarî û merîfiye kitêb bixwêne û tendurust bijî xwênewey kitêb yekeke li we çalakiyên ku dişêt li rûyê jiyana te bigorîtin ew çalakiyên sade sûdê zor bo derûn û roh û tendurustiyan mêşk û tenane jiyana komelatiyan miroviş heye xwênewa kitêbê dibête hoy ewey derûn çalak bît wek rahênanek bo mêş kar biket her care kitêbekê mirov vedixînît zanyariyan û li mêşkê mirov tomar diket ev proseye yarmetîdere bo baştirkirina ya dewerî her wiha xwênewey kitêbên cora û cor dişêt hizrên şîkarî û bîtkirinewê mirov ve بهستر بکتن هر دم قدیم را گوتی اگر تا ببیتن معرفه که تایبت هبیتن کتاب باشترین دستکوتا کتو بشه معرفی خو زیده تر بکید اول تواری می ایکیه که ام ده گفتگویه که تایبت لسر کن ام ده بحثا هنده کن چاو ام بشین کتابا خوشویز بکن دف زاروکین خو دف گنجن خو ببیمه بسیشی ما میوانداریا دکتر محمد حسن پزیشکی پسپورین نخوشین من دالانو خواهانی بیرو که پیش برکه خوی نای کتاب کریه دکتۆر تو گەلک بخێر هاتی زۆر سپاس بەیانی باش زۆر سپاس دکتۆر ئەگەرم دەست پێکێ بەحسا بێ پێشبڕکێ بکەین و چاوە ئەف بیرۆکە بۆتە هات بەڵێ زۆر سپاس خۆشحاڵم گەلک بخێر ئەوە پرۆژەی خوێندنەوەی پەرتووکە بێگومان لە ساڵی پەرەوە دەستمان پێکرد بەکردداری خۆی لە 29 نۆڤەمبەری ساڵی 2022 من پرۆژەکەمدا بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر هەر ناویشم لە ناو پرۆژەی 29 نۆڤەمبەری 2022 پرۆژەکە بەڕاستی لەوە سەری هەڵدا کە دەبینم خوێندنەوە بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەڵگەدا کەم بووە و من وەکو پزیشک لە بواری منداڵان هەوڵم داوە کە لە ڕێگەی بەستنەوەی پەیوەندی خوێندنەوە و تەندروستی وا بکەم خوێندنەوە ئەگەر لەبەر لایەنی ڕۆشنبیریش نەوێ لەبەر لایەنی تەندروستی خۆمان و تەندروستی منداڵەکەمان هەوڵ بدەین کاتێکی دیاریکراوی گونجاو ڕۆژانە بۆ خوێندنەوە دەرخان بکەین بیرۆکەکەش هەر لەوە سەر هەڵدا بەڕاستی پێشتریش بێگومان ئەو بیرۆکەیەم هەبووە وە کاری لەو شێوەیەم ئەنجام داوە بۆ نمونە پێش دەستپێکی ئەو پرۆژەیە کەمپینێکم هەبوو کەمپینی منداڵەکان بخوێنەوە کە ئەو تەقریبا نزیکەی 2 هەفتەی خاند کەمپینەکە بەردەوام بوو لە چەند قوتابخانەیەک شاری هەولێر بە هاوبەشی لەگەڵ کتێبخانەی گشتی زەیتونە لە پارکی شەی سامی عەبدوڕەحمان لەوێ ئەو کەمپینەمان ئەنجامدا ئەو کەمپینە وەکو پێشینەیەک بوو بۆ دەستپێکردنی ئەو پرۆژەی کە من بەڕاستی بە پرۆژەیەکی زۆر گەورەی نیشتیمانی نەتەوەی دەبینم کە کاریگەری لەسەر ئێستا و دوا ڕۆژی هەموو نەتەوەی کوردستان بەڕای من دروست دەکات دکتۆر تا چەند وەزارەتە پەروەردەی هاری کار بوو دەگەلتە ڕاستی من زۆر سوپاسی هەموو لایەنە پەروەردەییەکان دەکەم وەزارەتی پەروەردە زۆر زۆر سوپاسیان دەکەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و بە تایبەتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێز مامۆستا دلێر چالاکی قوتابخانەکان کە بەڕاستی دەکرێت بڵێم پرۆژەکە پرۆژەی ئەوانە مامۆستا
کاوە عەبدوڵڵا بەڕێز کە بەڕێوەبەری چالێکی قوتابخانەکانە، بەڕێز مامۆستا ڕەوەند کە ئەویش یاریدەدەری مامۆستا کاوەیە، ئەوانە وەکو بڵین یارمەتیدەرێکی زۆر بەهێز بوون و پشت و پەناکی تەواو بوون بۆی کەەوە پرۆژەکە بگاتە ئەوڕۆ. من لێرەوە زۆر سوپاسیان دەکەم و هیوادارم یارمەتی زیاتر پرۆژەکە بدەن و هەوڵی تەواو بدەن بۆی کە ببێتە پرۆژەیەکی گەشتگیر لە ئاسی هەموو کوردستان و تەنانەت عێراق. لە هەموو قوتابخانەکان ڕاستی بەرنامەم هەیە کە ئینشاڵڵا ڕۆژێک لە ڕۆژان ئەو پرۆژەیە بکەینە پرۆژەیەک لە ئاسی هەموو عێراق، هەولێر ببێتە وەکو چەقی پەخشکردنی زانست و پرۆژەی خوێندنەوە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق کە دەکرێت بە هەوڵدان و بە کۆششی خۆمان ئەو ئامانجە بەدیبێنین. دکتۆر تا چەند گرنگە مامۆستا گرنگیە بە پێش بڕکێن هۆ بدەن نەکتنێ بشێن منهەجێکی خلاصکەن و یاڵا خلاص بوو بلا بچیتن وەل قوتابیا بکەن و هەستی خوێندنەوە کتێبلنەکوان زۆر زۆر گرنگ ببیتن. بەڵێ خۆی ئێمە کە دەڵێن قوتابخانە بەڕاستی قوتابخانە ناوەندێکی زۆر گرنگی لایانی ژیانە، هەموو لایەنەکانی ژیان لە قوتابخانەدا جێی دەبێتەوە. لەبەرەوەی ئەو کاتێک کە قوتابی لە قوتابخانە بەستەری دەبات دەکرێت بڵێم لە ماڵەوە زیاترە، لە ماڵەوە قوتابی بە کۆمەڵێک ئیش و کار و کاروبار و خوێندن و بابەتی دیکەوە سەرقاڵە، بەڵام لە قوتابخانە ڕاستەوخۆ قوتابی وابەستە بە مامۆستا، وابەستە بە خوێندن، وابەستە بەلانی ڕۆشنبیری بە هەموو ئەو لایەنانەی کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر لایانی پەروەردە و لایانی فێرکردن و لایانی زانستی هەیە. لەبەرەوە پێویستە ئەو کاتە زۆرەی کە هەیە بقۆزرێتەوە بۆی کە کۆمەڵێک بابەتی جیال لە خوێندنێکی نامێ بڵم خوێندنێکی وشک، بەڵام دەمەوێت بڵم لە خوێندنێکی بەتەنیا جێگەیشتی تری تێدا بکرێتەوە. بۆ نمونە پرۆژەی خوێندنەوە لە هەموو قوتابخانەکان زۆر گرنگە. من لە چەند قوتابخانەیەک شاری هەولێر کە ئەو پرۆژە ئەو کەمپینەم ئەنجامدا، کەمپینی بۆ نمونە منداڵەکان بخوێنەوە یان ئەو پرۆژەیە کە سەردانی چەند قوتابخانەیەکمان کردو، ینی زۆر خۆشە کە دەچی چالاکی هەیە بۆ نمونە کتێبخانەکانیان گەرم و گوڕا قوتابیان ڕووتێ دەکەن. ئەو ماوەیە سیمینارێکم کرد لە یەکێک لە قوتابخانەکان، مامۆستای سەرپەرشتیاری کتێبخانەکە پیشانی داین گوتی لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا نزیکەی 400 قوتابی 222 قوتابی ژمارەکەم بەدڵنیە لەبێن 222 قوتابی سەردانیان کردووە کتێبیان وەرگرتووە و گوتی لێشم پرسیونەوە بیانی ئایا کتێبەکان چۆن خوێندوتەوە توانان چەندە، بەس وەکو هەڵسەنگاندنێک بەڕاستی دڵخۆشکەرە کە ڕێژەیەکی زۆر لە قوتابیان ڕوو لە کتێبخانەکان دەکەن. ئەگەر هاندانێک هەبێت، ئەگەر هاندانێک هەبێت، پاڵنەرێک هەبێت یان دەستخۆشیەک هەبێت بە هەر شێوازێک لە شێوازەکان بۆ نمونە یەکێک لەو پرۆژە ئەو پرۆژەی پێشبڕکێ ئەو پرۆژەی خوێندنەوەی پەرتووکە هاندەرێکی باشە ئەگەر فراوان بکرێ و بە شێوەیەکی تەواو پشتگیری بکرێت دەکرێت بڵام دەبێت یارمەتدەرێکی زۆر باش بۆ قوتابیان و بۆ مامۆستایانیش. لەبەرەوەی ئەو مامۆستا ئەو قوتابیە کاتێککە قوتابیەکەی بەشداری دەکات لە پرۆژەیەکی ئاوها دەبێتە بۆ نمونە هەڵبژێردراوی یان یەکەم هەم بۆ مامۆستاکە، هەم بۆ قوتابخانەکە، هەم بۆ قوتابیەکە، هەم بۆ دایک و باوکی قوتابیەکە، بۆ خانەوادەکەی بە شێوەیەکی گشتی بەڕاستی شتێکی جیاواز و چێژبەخشە. دکتۆر ئەی بیرتان لەوە نەکردوەوە کە مەسەلەن ئەم بابەتە لە پرۆژە دەرچێ بیکەنەوانەیەک کە لە قوتابخانەکان بخوێنێتەوە، ینی هەر هەفتەی جارێکوانەیە کە قوتابیەکان کتێب بخوێنەوە و دواتر گفتوگۆی لەسەر بکەن، مناقشەی لەسەر بکەن لە نێوان خۆیانە. بەڵێ ڕاستی لایانی تەندروستی من کارم لەسەر لایەنێک دیکە کردووە، کتێبێکم نووسیوە بە ناوی تەندروستی قوتابخانەکان. ئەگەری هەیە ئەو کتێبە بکرێتە پرۆگرام لە قوتابخانەکان تا چەند گرنگە ئەمە بکرێتن؟ ئەوجا ئێستا ساڵی دابێت لەوانەیە لەگەڵ یونیسف و بەڕێوەبەراتی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردە لەسەر هێڵین تا کتێبێکی گشتگیر دروست بکرێت لایانی تەندروستی تابێ. یەک لەو بابەتانەی کە تێی داهاتی خوێندنەوەیە. اینجا بابەتی خوێندنەوە بەڕاستی ئەگەر بکرێتە وانەیەکیش بەڵام وانەیەکی زیندوو نەبێت، ئیش لەسەر نەکرێت، پاڵپشتی نەکرێت دەمرێ. بۆی پێویستە بە شێوەیەکی زیندوو، بە شێوەیەکی چالاک، بە شێوەیەکی وە کە هەوڵی تەواوی بۆ بدرێ، هەوڵی تەواو وا بکەین بۆ منە قوتابیەکان فێرکەین حەزیان لە خوێندنەوە بێت، قوتابیەکان فێرکەین حەزیان لە
تەنیا لە ڕێگەی خوێندنەوە حەزە لە پرۆگرامی قوتابخانەش بێت ئێمە دەتوانین لە هەندێک ڕێگەی زۆر سادەوە منداڵ پەیوەستکەین بە زۆر لایانی تایبەتەوە هەلەکۆنەوە شوتراوە دکتۆر منداڵ هەویرێکە چۆن بیشێلی وا دەرەچێتن دەڵێ هەویرە دەڵێ کاغەزە دەڵێ بە ئارزوی خۆتە بەڕاستی فێری خوێندنەوەی بکە کە تەمەنیشی گەورە دەبێت واز نایانێ فێرە وەرزشی بکە کە بەداخەوە ئەوەش دیسان کەم و کوڕیشی دیکەیە کە گەورەش دەبێت هەر بەردەوام دەبێت فێری وتەی جوانی بکە فێری بیرکردنەوەی بکە فێری هەر شتێکی کە بتەوێت فێری بکەی بە بەرنامە بە شێوەیەکی سادە و ساکار بە جوانی بە نەرمونیانی منداڵ وەردەگرێت و بەردەوام دەبێت بۆیە بەڕاستی پێویستە ئەو پرۆژەیە نەک تەنیا پرۆژەی قوتابخانە بێت یان پرۆژەی پەروەردە بێ من دەمەوێت پرۆژەی هەموو تاکێکی کۆمەڵگەی کوردستانی بێ بەڕاستی لەبەرەوەی ئێمە بەداخەوە گەورەکان خوێندنەوەمان فەرامۆش کردووە من لێوە دەمە بە هەموو تاکێکی کورد بڵم بەداخەوە ئەگەر سەیری ڕێژەی خوێندنەوەی تاک بکەی لە کۆمەڵگەی کوردی و عەرەبی ژمارەکان شەرمهێنن بەڕاستی ژمارەی وا دەبینی بۆ نمونە لە 30 ملیۆن کەس 30 کتێب دەخوێنێتەوە ساڵانە بەڕاستی ئەو ژمارەیە مرۆڤ شەرم دەکا کە ناوی بینی ئێمە وڵاتی عێراقین وڵاتی عێراق لەبیرمان نەچێ وڵاتی دووڕووبارەکەی وڵاتی شاری بەغدا کاتێک ناوەند و منارەی زانستی هەموو جیهان بووە زانست لێەوە سەرگەڵداوە زانست لێەوە بڵاو بۆتەوە هەر کەسێکی کە زانستی پێ بۆ کەسێکی شارەزا بۆ کەسێکی زانا بۆ ڕووی لە بەغدا کردووە دەبەرچی لەبەر زانست و لەبەر ڕێزگرتنی زانیاری و لەبەر خوێندنەوە و لەبەر نووسین و لەبەر کۆمەڵ ئێمە وڵاتی عێراقین ئێمە جگەلەوەی کە بڵین کوردین بەڵام هەر لەو پارچەین ئێمە هەر لەو ناوەندی دووڕووبارین لەبەرەوە پێویستە ئێمە بەڕاستی بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین خوێندنەوە بکەینەوە کەلتور بەڵێ سەردەمی شاشەیە سەردەمی ئایپادە سەردەمی مۆبایلە سەردەمی تەکنەلۆجیایە بەڵام ئەوانە نەک جێ خوێندنەوە ناگرنەوە بەڵکو ئەوە جێ بە خوێندنەوە لەق دەکا بەڕاستی جێگە بە کتێب لەق دەکا لە وڵاتی ئێمە دکتۆر هەلسە ئاخفنێتە ببوورەش خۆ دەبێژی سەردەمێ مۆبایلە سەردەمێ تەکنەلۆژیایە ئەف پێشبڕکێن خوێنەوە کتێبە تا چەند گرینگە لەلایەنێ دەرونیەوەش قوتابی کتێبێ بخوێنی هەز بە ئارامیە بکەتن لە سۆشیال میدیا لە تەکنەلۆژیای بێتە دوورخستن دایک و باب چ بکەن و هاری هەنگۆ بکەن ئەف زارۆکە لەوێ سنوورەی بێنە دەرێ بچنە سنووری خوێندنەوەی ئەوجەبە خاڵێک باسکەم من وەکو پزیشک کە پەیوەندی پزیشک و خوێندنەوە چیە لە ڕووی تەندروستیەوەیە لەبەرەوەی بەڕاستی خەڵکانیشی دیکە هەیە کار لەسەرەوە دەکا بۆ منە لانی ڕۆژبیری و لانی بیر و هزرۆوانە هەندێک پێناسی ئەوە بکەم یان سوودی تەندروستی خوێندنەوە باسکەم پێش بێمە ئەو بابەتە یەکەمیان مێشک بەهێز دەکات مێشک چالاک دەکات خانەکانی مێشک وا دەکات کە بە باشی ئیش بکەن توانای پلاستیکی خانەکانی مێشک بەهێز دەکات پێکبەستی نێوانخانەکان زیاد دەکات لەبەرەوەی وەرزشی جەستە زۆر گرینگە بۆ جەستە لە هەما کاتدا ئێمە بۆ مێشک یەک وەرزشمان هەیە و یەک خۆراکمان هەیە ئەوش بریتە لە خوێندنەوە ئەگە بمانەوێت ئەمە ڕۆژانە خۆراکی تەندروست بخۆین خۆراکی جۆرە جۆر بخۆین سروشتی بخۆین وەرزش بکەین بێگومان جەستەمان چالاک دەبێت توانای باش دەبێت لە هەما کاتیشدا ئەگەر بتەوێت جەستەشت چالاک بێ و مێشکیشت بێز بێت چکە ئەگەر مێشک چالاک بێ مێشک بێز بێ مێشک توانای تەواوی هەبێت کارەکانی بە تەواوی بەڕێوە بات بێگومان جەستەش بەو ڕێگا دەدەڕەوە کەواتە ئەگەر بتەوێت مێشک خۆراکی باشکەی خۆراکی جۆرە جۆر بکەی خۆراشی سروشتی بدەی بە مێشک وەرزشی پێ بکەی دێ بخوێنیەوە لە ڕێگەی خوێندنەوە ئەو مێشکە بەهێز دەبێت چالاک دەبێت کاتێککە مێشکت چالاک و بەهێز بوو بێگومان جەستەش بەرەو پێش دەڕوات ئەوە یەکەم لە سوودە هەرە گرنگەکانێتی دووەم لانی تەندروستی کە سوود دەگەێنێت لانی دەرونیە سیرکە لانی دەرونی منداڵ بەگشتی و بە تایبەتی منداڵ و گەورەش بە هەماشەوە لە پەشێوی لە دوودڵی لە خەمۆچی لە ناڕەحەتی لە فشار لە تایبەت لە ئێستادا لەو شتانە دووری دەخاتەوە خوێندنەوە تەنان 5 خولەک بۆ 15 خولەک خوێندنەوە ئەو کاریگەریانە ڕاستە خۆ دروست دەکات لە ماوەیەکی کەمدا ئەو لانە دەرونیت یاخود تەندروستی دەرونیت کە بەرەو پێش بچێ و باش بێت چت لێ دەکات بەرگری جەسەد بەهێز دەبێت کە بەرگریت بەهێز بوو تۆ ئاسوودەبی دڵخۆشبی ئارامبی هەست بە لانی ئاسوودەی دەرونی بکەی بەرگریت بەهێز دەبێت کە بەرگریت بەهێز بوو نەخۆش نابی بۆ نمونە لە نەخۆشی دڵ نەخۆشی خوێن
نەخۆشیە سادەکانی وەکو هەڵامەت و پەسی و کۆمەڵی بابەتتر دوور دەکەوێتەوە منداڵ شتانە دوور دەکەوێتەوە ڕاستەکەی یعنی نەخۆشیش نامێنێ هەر لە ڕێگەی خوێندنەوە چکە کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر چی لەسەر لایەن دەرونی لانجەستەی کاتێککە منداڵ بۆ نمونە کاتی خەو 5 خولەک پێش خەوتن ئەگەر چیرۆشی بۆ بخوێنرێتەوە کتێبێکی بۆ بخوێنرێتەوە شتێکی سادا بەپی تەمەنەکەی کە بۆی بخوێنرێتەوە یارمەتی چی یارمەتی خەوی قوڵی دەدات چکاتی کاریگەری بگاتە ڕاستە خۆ لەسەر مێشکەیە کارلێک دەکات لەگەڵ خانەکان ئەو خوێندنەوەی ئەو کارلێکردنەوە دەکات خەوی قوڵ بێ خەوی قوڵی منداڵ باشترین یارمەتی دەری چییە یارمەتی دەری گەشەکردنە یارمەتی دەری زیرەک بوونە ئەو خوێندنەوە دیسان لە ڕێگەی کاریگەری لەسەر کارەبای ناومێشک چ دەکات سەرنجدان لەسەر یەک خاڵ زۆر بەهێز دەکات بۆ من دەتەوێت بیر لە بابەتێک بکەوە بەتەنیا بیرکردنەوەت لەو بابەتە زۆر بەهێز دەبێت بیرەوەریت بەهێز دەبێت ئێستا زۆر لێکۆڵنەوە سەرماندووانە ئەو کەسانی کە دەخوێنەوە لە تەمەنی منداڵی بەتایبەتی کاتێکێ گەورە دەبن تووشی خڵەفان و لە بیرچوونەوە نابن گرینگە ئەمە زۆر گرینگە تۆ ئێستا بۆ نمونە بەداخەوە پیرێک دەبینی ناوی خۆی لەبیر نەبێت ڕاستەکەی چەند ناخۆشە لەوە ناخۆشتر نییە بۆ نمونە کاتێککە دەگەێت تەمەنی پیری تووشی خڵەفان بی نەکرد لە تەمەنی پیرە ئێستا تەمەنی 30 ساڵە بەخوا نازانم دوێنێ چیم کردووە ئێستا دیارە خوێنەوە زۆر کەم ڕاستەکەی دکتۆر هەر لەسەر قسەکانت ئەگەر بڵیت مەسەلەن چ تەمەنێک پێویستە منداڵ لەو تەمەنە ئەبێ دەست بە خوێندنەوە بکات منداڵ لە ناو سکیداشیدا دەوێت بخوێنێتەوە ئەوە پەیامی منە بەڕاستی زۆر گرینگە ئەوە زۆر گرینگە دایک بەدەنجی بەرز کتێب بخوێنێتەوە کۆرپەلەی ناو سکی دەیبیستێ ئەوە خاڵش زۆر گرینگە ئێمە بەڕاستی ئەوە ئێستا کە وا دەڵێن پێمان سەیرە لەگەڕ ڕێزمداکی ساڵی با منداڵەکەم بخەوێت دەتەوە بگرە سەیری ڤیدیۆ کە لەگەرە با بخەوێت یەک لە تاوانە هەر گەورەکانم منداڵ کاژمێرێک پێش نووسن دوو کاژمێر پێش نووسن نابێت سەیری شاشە بکە بە هیچ جۆرێک دوو کاژمێر پێش نووسن نابێ منداڵ تاوانەکە ئەوە تاوانە بەرامبەر منداڵەکە دەکەی بەڵام هەڵەیەکی گەورەیە بەرامبەر خۆشت دەکەی دوای هەر دایکەکە خۆی گرفتار دەبێت پێویستی بە چارەسەر هەیە بەرداوام دەبێت بە دوای کەوێت کێشە گرفتی دەرونی و لانی مێشکوانێ بۆ دروست دەبێت باشە ئەو جابۆیە بەڕاستی پێویستە کە ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین خوێندنەوە بۆ منداڵ دابی بکەین لە سکی دایکەوە دەتوانانی فێرکەی دایکەکە چی تێدا 5 خولەک بە کتێبێک بەدەنجی بەرز بخێنێتەوە لە کەنادا بۆ جۆرەیە کەنادا یەک لە وڵاتەکانە دایکەکان دەچنە ناو پارە کاتێککە سک پڕن بەدەنجی بەرز کتێب دەخوێنەوە هەم لایانی دەرونی دایکەکە هەم بۆ منداڵەکە جوێ لەیە ئەو جا کە دێتیش منداڵەکە لە دایک دەبێت بە هەمان شێوە دەتوانین لە ڕۆژ یەکەمەوە بۆی بخوێنیەوە زۆر ئاسە ینی وا دەزان دەبێت کە کتێب دەخوێنیەوە دەبێت تێبگا و هەستی پێ بکات نە بەو شێوە نیە ئەو نۆتەی کە لە دەنگەژەکانی دایکەوە دەردەچێت بۆ منداڵ بۆ دەتوانین پڕەکانی پیشاندەی پڕی کتێبەکەی پیشاندەی ڕاستەخۆ کاریگەری لەسەر ئەو مێشکەیە کە مێشک لە ساڵی یەکەمدا بەخێراییش زۆر گەشە دەکات یعنی تۆوەکو بڵین مادەیش لەگەڵ تێک هەڵدەشێلی ئەو تێک شێلانە وا دەکات کە ڕاستەخۆ کاریگەری لەسەر دروست بکات ئەو جا بابێمە سەر شاشە ئێمە بەڕاستی بەکارهێنانی شاشە بە هیچ شێوەیەک جێگرەوە نییە بۆ کتێب بە هیچ شێوەیەک نەک جێگرەوە نیە بەڕاستی وە گوتم ئەوە جێگە بە خوێندن لەق دەکات لە وڵاتی ئێمە لە وڵاتی ئێمە بەداخەوە هەندێک پرۆگرامەیە لە قوتابخانەکان ئەمە دەمێ ئەوش باسکەم لە هەندێک قوتابخانە دایانەوێت بیکەنە شاشە و ئامێری ئەلکترۆنی کتێب نەمێنێت بەڕاستی ئەو هەڵەیەکی گەورەیە ئێمە دەڵێن سیستەمی سویدی کاتێک کە دەڵێن سیستەمی بۆ نمونە وڵاتیش پێشکەوتو دێنە وڵاتیش ئێمە کە ئێمە پێدان وڵاتی بەرەو پێشکەوتن نەک وڵاتی پێشکەوتو ئەو وڵاتە پێشکەوتوانە ئەوان کە سیستەمێک دادەنێن لێکۆڵنەوەی زۆر لەسەر دەکەن دەگەنە چ ئاستێک ئێمە بەو شێوێن ئێمە پێویستە دەبێ بەرنامەمان بە قۆناغ بڕوە تاوەکو دەگەینە قۆناغی پێشکەوتن ئیجا هەنگاوی گەورە هەڵێنین بەڕاستی هەڵەیە شاشە بەکاربێنێ بۆ قوتابی بە تایبەتی ئێمە بۆ قوتابی ئێمە لەبەرەوەی لێکۆڵنەوە بە دوواداچوون و سانسۆر لەسەر منداڵەکانمان بەو شێوەیە ناتوانین بکەین و ئاستی هۆشیاری تاشی ئێمە لەو ناوەندەدا نییە کە بتوانێت بە تەواوی ساڵ بە بەسەر منداڵەکەی هەر هەندێک منداڵەکەی سوڕێ لالوتی بکات لی تۆڕە دەبێ و شاشەی بۆ فرەیەدا و خۆتە نامەوێت بەداخەوە ئەو شانە زۆرە زۆر جار من ئەو شتانە دەبینم بەڕاستی دایکێک بۆ نمونە کەوتۆتە سەنگەر لەگەڵ منداڵەکەی هاتۆ پێویستی بە چاودێری هەیە کە بیگەڕێنێتەوە بۆی کە بزانین
لانی گەشەکردنی لانی ئەوەی لانەوەی چۆنە پاشی ساڵ و نیوەک دێتەوە باشە بۆ نێتێناتەوە وڵی لەرقان نامێناوەوە دەڵی چ بە جوونەکە ئەو شتانە لە کۆمەلگەی ئێمەدا زۆرە بەڕاستی ئیدی ئێمە ناتوانین تۆ بڵی شاشەیەک دەدەمە منداڵەکەم لێگەڕ با بخوێنێتەوە بە پرۆگرامی خوێندن لەسەر ئەو شاشەیە بێت لەبەرەوەی زاڵبوونەکان ئاراستەی دایک و باوک دەکرێتەوە ئاراستی خێزان دەکرێتەوە ئەو خێزانە لەگەڵ ڕێزم ئەو پەڕی خۆشەویستی بە هەموو خێزانەکانی کورد کە بەڕاستی خۆشەویستیی زۆریان بۆ منداڵەکان هەیە هەر لە خۆشەویستیش ئەو تووڕەبوونا بەڵام پێویستە ئێمە سۆزی منداڵ هەستونەستی منداڵ بە جۆرێشکە سیر بکەین بە لێکدانەوەی تووڕەبوون و بە بێزاری دایک و باوک و بە ناخۆشی باری دەرونی و کێشە و گرفتەکان نابێت لەسەر منداڵ دەڕبڕین لەبەرەوە هەموو لاەنە زانستیەکان ئاماژە بۆ دەکەن منداڵ لە خوارد 2 ساڵی بە هیچ شێوەیەک نابێت سەری شاشە بکات لە 2 ساڵی تاوەکو 5 ساڵی بۆی هەیە ئەو پەڕی کاتی زۆر یەک کاژمێر لە 2 ساڵی تا 5 ساڵی لە 2 ساڵی بۆ 5 ساڵی لە 5 ساڵی تاوەکو 18 ساڵی کە کۆتا تەمەنی منداڵیە بۆ نمونە دەکرێت کاژمێرێک بۆ 2 کاژمێر سەیری شاشە بکات بەڵام ئەویش پێویستە کە چاودێری لەسەر بێت پێویستە بزانی تەماشا چی دەکات پێویستە دوور بێ لەو یاری و لەو جۆرەشتانەی کە بۆ منە کار دەکاتە سەر دەرونی منداڵەکە لانی دەرونی تێکدا کێشە و گرفتی بۆ دروست دەکات یان دووری دەخاتەوە لانی زانستی و لانی پەروەردە و هەندێک بابەت هەیە بەڕاستی لە ناو شاشەدا بە هیچ شێوەیەک نابێت منداڵ سەیری بکات دەبێت ئەو جۆرە چاودێریە بە شێوەیەک کە منداڵەکەش هەستی پێ نەکات لە سەریدا بنرێت باشە دکتۆر ئێستا لەوانەیە دایکانە و پرسیارەیان لا دروست بێتن پێشتر وانە بوو ئێمە گەیشتینە و قەنعاتەیە کە دکتۆر ئەو قسانەی کرد پێویستە منداڵەکەمان کتێب بخوێنێتەوە لەمە جووا کە منداڵەکەی کتێب ناخوێنێتەوە حەزی بە خوێندنەوەی کتێب نییە چه هەنگاوێک بنێتن بۆی منداڵەکەی حەزی خوێندنەوەی کتێبی لا دروست بێتن من بە شتێکی زۆر سادە بە هەموو دایک و باوچێک دەڵێم بە هەموو دایک و باوچێک دەڵێم ئەگەر لە ماوەی 21 ڕۆژدا منداڵەکان فێری خوێندنەوە نەبوو با ئەقەی من بگرێ یەکەم شت بیکاتە ئەرچی سەرشانی خۆی هەموو دایک و باوچێک بیکاتە ئەرچی سەرشانی خۆی پێش ئەوەی منداڵەکەی بخەوێت 5 خولەک بۆ منداڵەکە دابنێ چیرۆش بۆ بخوێنێتەوە 5 خولەک لێشی نەپرسێتەوە ئێستا بۆ نمونە ئەو ڕۆبۆی دەخوێنێتەوە دووسپەی وەرە پێرە چم گوت دوێنە چم گوت ئەو هەنا لێی نەپرسیەوە هیچ بەس بخوێنەوە لێگەڕێی بەس بخوێنەوە 5 خولەک ئەو جام ئەگە منداڵەکە توانای بوو کردیە 10 خولەک 15 خولەک بە جۆرەی توانای خۆی من بەبیرم دێ بەڕاستی بابم زۆربەی شەو نیو کاژمێرێک کتێبی بۆ دەخوێندینەوە ئەو کات ماڵمان لە بازیان بوو وامان لێات بۆ ئەوەندە حەزمان لێ و بۆ منە منداڵی کە تۆڕە دەبووین دەگۆرە ئەو شتە بۆ دەخوێنەوە ئەو دەچوینەوە ئەوەندە حەزمان لە خوێندنەوە بوو هەر ئێستاش زۆر بیر دەکەمەوە لەو کاتەوە من بەڕاستی حەزم بە خوێندنەوە و تێکەڵ لەگەڵ کتێب و کتێبخانە و چاکردنەوەی کتێب و دەستکاری ئەوانە هاتووە زۆر ئەوجا کە دایکێک یان باوچێک 5 خولەکە تاوەکو توانای هەیە منداڵەکە کتێبی بۆ بخوێنێتەوە یەک دووەم شت ڕۆژانە کاتێکی دیاریکراوی خۆی دابنێت دایکەکەیان باوکەکە دیسان 5 خولەکەتانی و کاژمێر لە پێش منداڵەکەی کتێبێک بخوێنێتەوە لە پێش منداڵەکەی ئەوە باشترین شتە کە دایک و باوک بیکات بۆ منداڵەکەی نازانم ئەوە شتێکی زۆر سادەیە بەڕاستی ئەوەندە گەورە نییە هەموو کەسێک لە ئێمە هەموو کوردێک هەموو تاچێک کورد 5 خولەک و 10 خولەک و نیو کاژمێر باوەڕ ناکەم ئەوەندە کاتێکی زۆر بێ خۆی نیو کاژمێر بخوێنێتەوە 5 خولەک بۆ 10 خولەکیان زیاتر چیرۆک بۆ منداڵەکەی بخوێنێتەوە حەزی خوێندنەوە لە منداڵەکەی بە شێوەیەک زیاد بکات بۆ نمونە پێشانگایەک کتێب دەکرێتەوە بیبە جارجارە مانگی جارێکیان دوو جار سەرێک لە کتێبخانە بدات بزانە منداڵەکە حەزی لە چ کتێبێکە باشە بۆی بکرێت بە ئارەزوی منداڵەکە بخۆی هەڵبگرێت و پارەکەشی بۆ خۆی منداڵەکە بیدا بەس بەو سێ هەنگاوە سادەیە ئەگەر منداڵ فێر نەبوو حەزی لە خوێندنەوە ببێت ئەو کاتە با یەقەی من بگرێت ئەو نازانم لە شۆ دەبینێتەوە شتێکی زۆر سادەیە بەس ویستی دێ ویست و هەوڵدانی دێ بەڕاستی هەموو شتێک وایە دکتۆر زۆر سپاس دەکەین قسەکان زۆر بەسوود بوون زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەدا بووین زۆر سپاس کوردانی خۆراسان خۆیان بۆ شەوی یاڵدا ئامادە دەکەن کوردانی خۆراسان ئەگەر چی 500 ساڵە لە خاکی کوردستان دابڕاون
بەڵام هەوڵیان داوە کەلتور و کەلەپوری کوردانی خۆیان بپارێزن. یەک لەو بۆ نەمێ جوانەی کە لە ناو کوردانی خۆڕاساندا گرنگێکی تایبەتی هەیە شەوی چلەیە. ئەوان لەو شەوەدا لە دەوری یەک کۆ دەبنەوە بە خواردنی میوە و شیرینی و چەرەزات درێژترین شەوی ساڵ تێدەپەڕێنن. ئەمە شاری بۆجنور ناوەندی پارێزگای خۆراسانی باکوورە. ئەم شارە کە 2000 کیلۆمتر لە کوردستان دوورە زۆری نەی دانیشتوانەکەی کوردن. ئەوان لە دوایین ڕۆژەکانی پاییزدا بە کڕینی میوە و شیرنی و چەرەزات خەریکن خۆیان بۆ پێشوازی لە شەوی یەڵدا یا وەک خۆیان دەڵێن شەوی چلە ئامادە دەکەن. چلا هم کرمانجان را برای کاسه پرتقال نداشتم و کرمانجان ما شبیه چلا کل جباره که پرتقال نکردن و کادیونا کردن کل چیزی کردن خانه برای خرابی ما ام لکه خیال کاسبی کنی با پرتقال خاف روشنی. لە ناو کوردانی خۆراساندا وا باوە لە شەوی چلەدا تازە بووک و تازە زاواکان بە کڕینی جلوبەرگی نوێ و شیرنی و چەرەزات سەردانی ماڵی باوانی بووکەکە دەکەنەوە و شەوی چلا لە لای ئەوان بەسەر دەبن. طبق رسم من کرمانجان به عنوان شبچلگی بوکزاوینه که تازه زلجینه تینه و جبرال لباس سول و میوه و تشتانا تهیه کنه و سا خانواده بوک به عنوان شبچلگی دوونه. سەرەکیترین تایبەتمەندی شەوی چلە کۆبوونەوەی بنەماڵەکان لە دەوری یەکە. لە ناو کوردانی خۆراساندا وا باوە هەمووان دەبێت لە ماڵی بە تەمەنترین ئەندامی بنەماڵە کە باوە گەورە یادایە گەورەیە کۆ ببنەوە. شبه چلەیک و قادین بەرەف دووری هەفدەون کل خزان بەرەف دووری کۆڵ پیرۆن داون نکۆنا ئەگەر بۆ پیر هاویە کۆ خۆ چ بێدەر کل بەرەف مۆڵێ بۆ پیری هاون ئەگەر بۆ پیر تەناویە مۆمک و هاو داچونە مۆڵێ مۆمێ ئەگەر ڤنۆ تەناون خۆ داچونە مۆڵێ دێبۆڤێخە. کوردانی خۆراسان ئەگەرچی زیاتر لە 500 ساڵە لە کوردستان دوور کەوتونەتەوە بەڵام زمان و کەلتور و کەلەپوری خۆیان پاراستووە. لە کاتێکدا هەموو نەتەوەکانی دیکەی خۆراسان دوایین شەوی پاییز وەک شەوی یەڵدا دەناسێنن کوردانی خۆراسان بەم شەوە دەڵێن شەوی چلە. ئەمەش میراتێکە لە سەردەمی ژیانیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆیان ماوەتەوە. کامیل بۆکانی کوردستان 24. سبەی شەڤایەڵدایە بێجا هەندێک لەمەش لە کووردا خۆ حازر دەکەم بۆ شەڤایەڵدا بزانین سوبای لە چاوە دەرباز بیتن. خۆگربەری هەفکارێمە و خاوەنی بیرۆکار ڕیل 24 ئەفجارە چوە دەف ماهیرە شێلم فرۆش ماهیر لە دەف قەلایە هەولێرە بە ئاخفنێت خۆش و دەفکەنی بە پێشوازیە لە کڕیار و گەشتیاران دکات و دیارە هاتنە سەرماسۆڵی بازاری پاقلە و شێلمە باش یەگەرم گیری. من ناوم مارە دو ساڵ و بازارێژ دەکەم وەڵای دەوری سعات 5 دێمەیرە تا دوو شەو پاقلێ گەرمە شامیە شێلمە پەتاتەیە ئەو شتانەمانەیە سەردانێکی زۆر دێتە بازارێ و سیاعێکی زۆر بێ لە کوردەکەی خۆمان هەموو دێن پاقل و شێلم شتوا دەخۆن. احنا من محافظة الديوانية. ئێمە لە دیوانیەوە هاتوین سەردانی هەرێمی کوردستانمان کردووە. ئاسایش و سەقامگیری لێرە بەرقەرارە. ئێرە پاک و خاوێن و ئارامە دڵخۆش بووین بە بینینی شوێنەواری دێرینی قەڵات و ئەم خواردنە میلیانە. خێر و خۆشی بۆ دانیشتوانەکەی هەموو شتێک لێرە باشە. ونتمنى لهم الصحة والعافية. لەبەوەی جەوەکە سارد بووە خەڵک دێوشتانە دەخوات جێک شێلمی دەخوا پاقڵی دەخوا خۆی گەرم دەکاتەوە شتەکە ئەزانەوە ماعنی بە ئەزاد ناریەوە ئێ خەڵک بەوەی مەشغولە تاوە ئیشەکەش مەعیبی نییە لە خۆی بەزیادی سپاسی خۆی گەورە دەکەین. سەرما سۆڵەوەکی گوتە زستانە یعنی شێلم و پاقلە ئەس لە بینەرن سوۆشال میدیا کوردستان 24 دەپرسم شەوێن درێژن زستانê hin çawa derbas dikin hin hez bi şêlim û paqla dikin yan tiştekî dî heye hin şevên zistanê bixwin. Belê em behsa tewarê xwe duê bikein. Mêvandariya Ercan Saleh xawenê damezrava xizmetguzariya tendurustî li Hindistanê mêvanê min e. Tu gelek bi xêr hatî. Başî gelek spas. Te ev îna bû min destpêkê behsî ve xelatê xwe bike behsî wê pêşbirkê bike wate beşdarî kirdî
بله اوه خلات فورتونا گلوبال اکسلنس اوارز خلاتکی جهانیه ما شیایه ورگرین پترش 8 دولتان بجدار ببون و پترش 2500 کسا و خلاتی دا یعنی محاله ورگرتناوی کربون بله لویره وکی مثلا هنگو وکی کردال لویره بجداری کرده چه هسته که بو هوا اف خلاطه ورگرتی از بجم هن تاکه کرد بون ویره هوا اف خلاطه بدز و اینای بله الكردستان والعراق همیه العراق جی همیه بله بس ام بجدار ببوین و هستی مگله که خوش بکو هم شیاین دست خوب ببینین خلاتی هر دم سرکفتی به با ما بحثی دامز روا خوبه که هن چاوا نخوشاد بنا هندستان ری کار جوه بله بله دست پی که نخوش پیوندی بمد کن راپورت خوب مفرد کن ام وان راپورت روانه هندستانت کن یا صینه یا ترکی ام والا ما راپورت وانورد گیرین و پشتی هنگی ام راپورت که دینف نخوشی کو تکالیفت وی و چند نزبان جهانشتگری و چند پیدویل ویری بمینتن همی هم تسلیم کن و هم پشتینگی اگر نخوشی بریار دا ام خوی الهندستان متیمه هی و ام خدمت نخوش است یعنی وقت نخوش تود چنا هندستان لویر تیم تود گل نخوشانه و حتی دو ماهی که مثلا نخوش یا چهار سر یا نخوش یا خوارتی گریتن بله بله ام خوی الگل و متیم جی هی همی خدمت گذاری هم پیشکشی نخوش است هوا هزرا هنده نکریه کو مثلا دکترین هندستان بینا کردستان یا دکترین من کردستان ببنویر دوره ورگیرن بله ام او اکادیش خدمت گذاریت منه ما دکتر الهرم بری نویره بو فولوورشیپا بو کورسا و زایدن مستمر ام دکترات هی نویره جی هم بو سمینار پیشکشی دکترت ممکن و هم بس بو سمینار هم بو چاره سرجی بو چاره سرجی ام کار سرد کن بله وکی من زانی هنه کار سر اپلیکیشن کت کن بله. و من بحثاوی اپلیکیشن بکن بله امی کار سر اپلیکیشن کت کن اپلیکیشن یا گلکا ادوانس بتن و ده سوفتویر اک بتن دکتر کلینیک آخو کامل یعنی سیستمی شول سر بکتن و او سوفتویر ده یه گریدای بتن اپلیکیشن و نخوش پریکا اپلیکیشن دشتن موعدی گرتن یان آنلاین کنسولتیشن گل دکتوری بکتن یان جی کیوری یان راپورت خوب دکتوری فرایکت و دکتر همی سیستمی جوان گل نخوشی با اپلیکیشن بس بو خدمت گذاری هوایان بو همی دکتورت بوین بکار بینن بله دکتورت على اکثر فوکس ما ویری ام سیستمی یعنی الویری تکنولوژی دکتورت ما سیستمی بکار بینن و هم بو دکتورا جی و هم بو نخوشید میاد. البته چند کار آسانیه هم بو نخوشه هم بو دکتورا. بله هم بینین کار آسانیه که زوره چکو حتی نو که تکنولوژیات الویره هند نه یعنی کار نایت اب کار اینان و دبار تندرستی دا زوره مهمه تکنولوژی ها بتن کار آسانی داتا نساخی برزن ها بتن بجا زورا گرنگه بله بگمان او وکی اپلیکیشن که مثلا دکتر بوید کار بینید برانبر هر تشکی دادتن یانجی هن وکی دامز را خوب اپلیکیشن چت کنو ام دامز راندنامه و اپلیکیشن چت کردن هیچ ما او دینه که یک کادی چا بربلاف کنه مشتای کار سرد کن احتمالا 2-3 مانگی دیپ کوتاهی بده هوا هیچ دکترین ویره بردینه هندستانه که مثلا نوکه وگر یابن او نشترگرین لهندستانه تینه کرن به خوشحالیه و لیره تینه کردن و زور سرکوتوانه در انجام اکبیت المقصد آمد بله ما ایدبرین و ما پلان اجید گل وزارت تندرستی دکتورت وانا اف نشترگریه بزحمت گل ویره نه نکرن بون ماروه یا چاندنا ملاکه دکتورا ببینه ویره فولورشیپ ور بگیرن کورس ور بگیرن و بین ویرد دست بک اولید گل دکتورت وانا نشتگری بکن و دکتورت مبخوا نشتگری ول ویرد وجا دکتورت او دست بکریه امی کار سرد کن هندکت چوین هندکت هاتین بس پروژه ما امی کار سرد کن او نخوشن سردانا هندستانت کن زیده تر بو چه نخوشی سردانا ویرد کن ود سردانت کن سرطاناتن زرع ملاکه چاندان مخی ایس که نخوشت فقراتانم جو وقتش سردانا ویرد کن بدرستی چاره سریه ورتگرن یا جارکادی تنه ویره علاجا ورتگرن و 9-5 چاره سریه که باش وردگرن بله اگر مثلا خوشک هبیتن ببیتن بدویره علاج نیه دوید دو سردانا هندستانه بکی بله او بخو بچید
چەند بزەحمەتترە و ئەگەر بڕێکە هەوا بچیتن چاوە بله اگر نخوش بخو بچیت یان گلمه بتن بو تکالیف وک ایک فرق نینه ایک فرقنیه بله یا دوی طبعا ام کرد الویره ام پتر چاو خود دینه ما دیف 8 سالت خبرامت کاری دا ام زور یارمتیوانا دین ام شین السر سعادت گل خسته باغوین بو بین نخوره طبعا فرقی زور هست نەخۆشێت ما وەختێ سەردانا وێرێتگەن دەبینن هەن لە وێرێنایان پەس بێگانە بوونێ ناکەن بچێکێ بەحسا هەندێ بۆ مەمکە مەسەن زۆر نەخۆشنکە هەی بینەریامەتگەن دوو دلن هەندێ ئەس شاوا بچم ئەس شاوا ڤەگەڕیم ئەس وێرێ زمانە نزانم بله زۆر نەخۆش هاتی نەزانن خزمەت گوزاریت ما بووە یعنی وەکی گوتی بەری بێن دگەلە هەزراکەت با جهێ چاوایە با بيجن يا نخوشات بيجن يا يعني بزحمته بالعكس هكوا ملويري وكي كردك الدفوانا زور بترتر مرتاحا زور بترتر ام هاري كاريت وانات كاين تحصيلات زور بود كاين تا چەند گرینگە گەنجێمە گرنگی پەندە بدەتن وەکی تەشۆڵن تەندروستی بزنیزن خۆ هافکاریا خەلکی بکەت و ببەتە دەرڤە بله زورا گرنگە گەنجێمە احتیمام سەرخۆ بکەتن گەنجێمە شیش خود درکتی بتن گنج ما خونه هلتا پیویا شهاده بتنه و یعنی پشتی شهاده مستمر بخینید مستمر دیو بچتن و گاوه گلک ابسانه کتی هر کسی یعنی هر تشته که تبیتن تو شی ریکا گوگلی آن ای بسیار کی بشه یعنی معلومات ورگیری و کار سر کی و خوب پیش بخی وما بچه بحثی و دیالوگش بگه و چه دادگه خوینا بله اوه خلاتك جهانیه ما اف خدمت گذاریت ما که هر سال خبره ما هی ما ورگرتی الدبی اف ایونت هات بگیرن سرانسری جهان باشدار ببون اوت خلات ورگرتین پترش 2500 یعنی باشدار ببون که محاوله کرد بون ورگرت بون تقریبا نطوعی که خلات ورگرتی و او نطوعی که جهمی دكتور بون بروفيسور بون دكتورة دلي بون دكتورة ساري بون دكتورة أوراما بون اش أمريكا باجدار بون اش إمارات اش كندا اش يابان اش زور ولادات باجدار بون خوشحالي واني عمجي شيء خلاتي ور بگیریم چه پیوره کی هوا اف خلاته ورگرت يعني السر پیوره خدمت کردن نخوشان خدمت کردن نخوشان و تکنولوژی جی کوما جبلي في ابلكيشن في سيستم ام تشيت كاين ما سيستم تحقيقها هنا في برنامج تحقيقها سيستم ديال بيشكاتيل سيرفون هر دو بيورا ام شي جاب ما بحسب بيشكي والسيستم تحقيقها بك او تشانا او تشان بله ما سيستم ريفا برنامج تحقيقها هي آسان كرنا كارن تحقيقها يعني اف اجهزه مختبره و همي هكو فحص دانه دسينه دانه وسين يعني همي تكنولوژي اوتوماتيكي بيتا جاب بيتا سيستمي دا نساخ نمی تاثیر فحصا خوب که بچه مال نتیجه خوار گرفتن خودان تاقیگه سه چهار تاقیگه کبن العرضه کی کنترل همیاب کردن سیستمی که گلکی پیش کرد به هوی شو که به جمع آسانکاریا با نخوشین خو گیریم بله از بسیار کادی بکم دکتر هبوه به تدفت بجید از حسکم بريكات بچما هندستان گلوان دا فير بم مدك زور لويري ما بيتن يعني هر هواي هول داي دكتورا ببن ما يتهول داين بس هبوي نجي بيواندي ما كرينا هبوينا ما بو ترتيب كرينا ما بو فولورشيب ترتيب كرينا هات نمير خواندين بله بجام گشتنا در انجامك كنت دكتورت منوكه او نساخين تبحث كردي لويري بشن نشترگريه بو بكن يعني هشتا هن ما يعني تاردك زور باش بله تاردك باش بله بس قالت اشتت هين احتمال مالفيري نابن كو دكتور ما بشيتن وين اشتغل يبكت نوا نفسي الهندستان عن عادك دي تاكرن اگر تاردك زور باش بله امشين ريفابريا ساخلميه تا چند هاري كارد قال هوا ريفابريا ساخلميه بله هاري كارن قال ما زور هاري كارد او شولين مثلا زيدتر هن بو نخوشات كان خدمت گزاريت خو برجلكم مثلا هن بنا هندستان چه خدمت گزاريكا دي هيا مثلا هن بيجن اوا وفلان 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 يتقلمه هي اگر هند قلمه بين يا همي مهمتر ام خويل قال يعني هندستاني ام كردين قال ام ترجمه هميشلات قال كاين وش بلي هندستاني ما نبس هندستان هيا ما صين هيا ما يعني نفس هندستان بله ما تركي هيا بس على اكثر ام فوكسو هندستان كاين چكو دكتوره هندستاني اكسبيرينس تو زور باشترن او نشتغليت وكيلين جمهوريت و گلک باشترن او کم نشتغليا
باشتره و زایدن تکلیفه دولت دیجی اوجی باشتره. يعني دبجين او نساخن چنه هندستان زیادتر و باشتر چاره سری ودگیرن او چنه سینه و ترکا؟ باشتره بله دکتور جی باشتره و تکالیف جی باشتره بس هنده کیسیت هین هندستان احتمال چاره سر نکن و قبل صینه هندک جورت چاره سریت اورام و سرطاناتا هنده جورت علاجات هین بس اوت کن و جا ام هنده کیسیت هین نه نچاره سر کردن هنده ام روانه صینت کن کی بو هوا آسانتره مثلا هن وکی اف دامز راو کو مثلا نخوشا ببن هن بچنه هندستانه یا سینه یا ترکیه هن زیادتر مرتاحترن یا باشتر چاره سر بو نخوشات تور گرتن آرمان جامعه چاره سری یا نساخیه و آسانکاری بو نساخیه و هندی همشین یارمتیایی بدین تکلیفه که کم یعنی بو اکثر یعنی نساخه هندستان جوان همیه باشتره بوان نقطه مگوز يعني نخوش هبوا بتن اس نشم هنده پارله بچیتن معیشت منیه باش نیه تو بجیولا بلا نچستینه او نخوشات ده هندستانش هتا چاره سر کردن بله بو چاره سری نه بس بو هبو یکو وضعی باش بوی بس امشیای نه یعنی زور یارمتیه بدین امشیای نه اگر خود شو با خسته اوام ما بو کدی بوین آخر احتمال او نشیا با و جا بله هبوینه وان نوعیت نخوش او نخوش مثلا تو بجی اس ما هاری کاریکا باشاله کردی وقت تینا هندستانه جار های مثلا نشترگلی هندستانه کرد سر نگرد جارکا جی هات دفته و بجید دکتری گوتی من چاره سریاته یال سینه های جارکا دیان شن و هر نخوشه ببنه سینه و ترکیه بله امتشین داوی آخفناته آن داوی آموزگاریاته داوی آموزگاریا من دست پیک سپاس بو هوا بو درفته و سپاس یاوت که اینو ام زور کیف خوشین ده بارگرت نوی خلاتی هیویا سرکفتنت باشتر بو هوا خازین و خلاتت باشتر زور سپاس ما هیویا هی زور سپاس زور سپاس کتود گلمه داوی سرچاوا سلامت بن زور سپاس جلی کردی مورکی کردواریه همیشه قصه و باسه کی زوری لسر دکره بجورک دوترید که بشوی گورا و به زحمت دناسرتا بلام قماش فروشه که ازمونی 20 سال کار کردنی هه لجلو برگی کردی دلت ماوی 2 سالش تکه پیچوانه بوتا و خلقی گراونتا و بستایلی سالی 70 نواتکن کە دەوترێت جلی کوردی ڕاستەخۆ بیرمان بۆ سەدان جۆری جیاوازی قوماشی پڕ لە دیزاینی ئالۆز دەچێت کە نیشانەی کللتوری کوردی ڕەسەنایەتە بەڵام لەگەڵ پێشکەوتنی ژیانیشدا دەبینین کە دەیان جۆری جیاوازی لەبەرکردن و دوورین و گۆڕانکارێکی زۆر لە بەرکردنی جلی کوردیدا دروست بووە هۆکاری ئەمانە چییە؟ هاوڵاتیان لەگەڵم گۆڕانکاریانن یاخود پێیان وایە کە دەبێت مۆرکی جلی کوردی لە شێوازی دوورین و لەبەرکردنی وەکو جاراندا بمێنێتەوە ڕێی هاوڵاتیان لەم بارەیەوە وەردەگرین و لەگەڵماندا بن هەندێک لەکنە من پێم وایە شتێک ستایلێکی زیاد دەستکاری کرا لۆ نمونە لە لای خوارەی زۆر بەرینە لێرەشی زۆر ژنانە بابەتی ژنانە نامەوێتە داخولیەوە یەکەم چکە لەبەرەوەی گۆڕانکاری زۆری تێدا کرایە چۆن ئاوا بەجلی کوردیەوە هاتوێتە ناو بازاڕ وڵی جلی کوردی جلەشی جوانە نەتەوەییە بە من جلی کوردی یعنی نیشانەی کوردایەتیە سایلی جلوبەرگی کوردیش گۆڕانکاری تیا بکریان هەروەکو پێش ناوەڕاویشی جانان ببینێتەوە لەبەر ئەوەی ڕەمزەکە ڕەمزەشی نەتەوایەتیە بۆی بەدیار دەکەی بڕۆ هەر شارەشی وڵاتەکانی کە ئەوە لەبەر دەزانن کوردی ساخەرکەکە هەرێکو بە مۆدیلێک دەڕواتن دەنا زلی کوردی هەر باوەی خۆی جوانە بەعزە کەسێ زلی کوردی لەبەر ڕعایا زلی کوردیەکەشی بردیان نازانین یان تەرەخشتە نەشۆرتە نازانی کووە هەیە هەر لەبەری کردیان شەوێش پێنانی ئەهای دەستیەوە کردەوە هەموو شتێک لەسەر ڕەسەناتی قەدیم جوانترە لەو 2 ساڵەی کۆتایی دەتوانم بڵێم خەڵک زۆر بە حەزێکی قوڵ گەڕایەوە سەر ئەو جلانەی کە لە کۆن وەکو کلاسیک و دەتوان بڵێم وەکو فۆلکلۆر کە ئێستا ناومان دەبێت خەڵک زۆر حەزی بەو ستایلەیە
بەڵێ بینەران ئەمە گشت بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوو هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بین تا سبەی بەیانی خدایەوەر پشتیوانتان بێ خواتان لەگەڵ بێت.